ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەمەنی وەرزی یەکەمی یاسادانانی خۆی بۆ ماوەی 30 ڕۆژ درێژ کردەوە کە پێشبینی دەکرێت بە مەبەستی دەنگدان بێت لەسەر چەند پرۆژە یاسایەک کە گرنگترینیان هەمواری یاسای بودجە و درێژکردنەوەی تەمەنی کۆمسیۆن و هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بێت بۆ ئەنجومەنەکە. پێشتر لە دانیشتنی ڕۆژی پێنجشەممەیدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسایی هەمواری یاسایی کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان ئەنجامدا کە بڕیارە دوای دەنگدان لەسەری تەمەنی ئەنجومەنی کۆمسیاران بۆ ماوەی 6 مانگ و تا کانونی دووەمی ساڵی داهاتوو وادەکەی درێژ بکرێتەوە. ئامانج لە درێژکردنەوەی وادەکەشی ئەوەیە کە کۆمسیۆن بتوانێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەم ساڵدا بەڕێوە ببات. سەرڕای ئەوەی تا ئێستا بە فەرمی وادەکەی دوان نەخراوە، بەڵام جموجۆڵە سیاسیەکان و دەنگۆی ئەنجامدانی ڕێکەوتنی ژێربەژێری پارتە دەسەڵاتدارەکان لەگەڵ وڵاتانی هەرێمایەتی و دروستبوونی مەترسی لەسەر قەبارەی سیاسیان ئەوەیان یەکلا کردوتەوە کە جارێکی دیکە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا بەڕێوە ناچێت و دەبێت لە ئایندەیەکی نزیکدا مەرسومێک بۆ دیاریکردنی وادەیەکی نوێ دەربکرێت. ئەم درێژکردنەوەیە هاوکاتیشە لەگەڵ چڕبوونەوەی ململانەکان بۆ دیاریکردنی جێگرەوەیەک بۆ محەممەد حەلبووسی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران کە لە 14 تشرینی دووەمی ساڵی ڕابردوودا بە بڕیارێکی دادگای فیدراڵی ئەندامێتی لە ئەنجومەنەکە هەڵوەشایەوە و لەو کاتەوە تاوەکو ئێستا پۆستەکە بە وەکالەت بەڕێوە دەبرێت. بەهۆی ناکۆکیەکانی نێو ماڵی سوننەکان هەڵبژاردننی سەرۆکێک بۆ پەرلەمان درێژەی کێشاوە و بەو هۆیشەوە لە 27 کانونی دووەمی ئەم ساڵ پەرلەمان بڕیاریدا تا کاتی یەکلابوونەوەی دۆسیەی سکاڵای پەیوەندی کاندیدەکەی پارتی تەقەدوم بە حزبی بەعسەوە ئەو پۆستە بە بەتاڵی بمێنێتەوە. بەڵام لە 7 ئایاردا دادگای فیدراڵی بڕیارەکەی پەرلەمانی هەڵوەشاندەوە و بە نادەستوری ناوی برد. ئەوەش وای لە گۆڕەپانی سیاسی کرد بکەوێتە جوڵە تا هەرچی زووترە سەرۆکێک بۆ پەرلەمان هەڵبژێرن. بۆ ئەو مەبەستەش هەریەکە لە پارتی تەقەدومی محەممەد حەلبووسی و سیادەی خەمیس خەنجەر و عەزمی موسەنا سامەڕایی و کوتلەی حەسمی نیشتیمانی بۆ بەدەستهێنانی ئەو پۆستە هەوڵەکانیان چڕ بکەنەوە و چوارچێوەی هەماهەنگیش کە گەورەترین فراکسیۆنی پەرلەمانیە مۆڵەتی 1 هەفتەی بۆ یەکلابوونەوە پێداون. دەنگدان لەسەر هەمواری پرۆژە یاسای بودجە بۆ ساڵی 2024 یەکێکی تر دەبێت لەو کارانەی پێشبینی دەکرێت ئەنجومەنەکە لە ماوەی ئەم 30 ڕۆژەدا دەنگی لەسەر بدات کە بەهۆی دەستەواژەی خەرجی فیعلی ناکۆکی کەوتە نێوان لایەنە عێراقی و کوردستانیەکان و بەهۆیەوە گرفت بۆ موچەی هاوڵاتیانی هەرێم دروست بوو. لە ئێستادا بەهۆی زیادبوونی خەرجیەکانی حکوومەتی عێراقی بەراورد بە ساڵی 2023 کوردهێنان بۆ بودجەی ئەم ساڵ دروست بوو و لێژنەی دارایی پەرلەمانی ناردنی بۆ پەرلەمان دواخستووە و حکوومەتیش لە زاری بەرپرسانیەوە ئەوەی ڕاگەیاندووە بۆ چارەسەرکردنی کوردهێنانەکە کار لەسەر کەمکردنەوەی خەرجیە ناپێویستەکان دەکەن.